بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ خۆشەویستانم لە بەرنامەی دین و دنیا خۆشحاڵم ئەم ئەڵقەی بەرنامەکە پێشکەشیەوەی عزیز و خۆشەویست دەکەین تەوەری ئەم شەوی بەرنامەکەمان بریتیە لە فتوای کۆن و هاوچرخ بۆ بابەتە هەنووکەیەکانی سەردەم کە بێگومان زۆر جار مسلمانان لە نێوان فتوایەکی کۆن و فتوایەکی هاوچرخدا دەیانەوێ وەڵامێکی دروست بۆ بابەتە هەنووکەیەکان یا بۆ واقع و سەردەمی خۆیان بزانن. ئایا ئێمە تا چەند وەکو مسلمان پێویستمان بەو فتوایانە هەیە کەوا لە ژینگە و سەردەم و مەکانێکی یا زمانێکی دیکەدا درام و لەلایەن بەشێ لە زانایانی مسلمانەوە بەرپرسیارەتی ئەمە بەرامبەر بە ئەو فتوایانە لە ئەگەرێکیشدا ئەگەر فتوای زانایەکی هاوشەرخی متمانە پێکراومان هەبێت لەم سەردەمەدا کە بە جۆرێ لە جۆرەکان لە واقع و سەردەم و ژینگە و ڕووداوی کۆمەڵگەکەی ئەمەوە بگونجێ و نزیک بێ ئێمە زیاتر دەتوانین پشت بە کامیان ببەستین. بۆ قسەکردن لەسەر پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عیفان ڕەشید وتەبێژی ئەنجومەنی فتوای باڵای هەرێمی کوردستانم کردەوە. دکتۆر گیان زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ جەنابشتان سەرکەوتوو بن. یاخوا بەخێر بێ. سەرەتا با بپرسیندەوە زەرورەتی هاتنەکایی فتوا بە تایبەت لە چرخە کۆنەکانەوە هەر لەسەر چرخی دوای پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم تا ئێستا چی بووە و بۆچی فتوا هاتۆتە کایەوە بۆ ڕێکخستنی کاروباری کۆمەڵگەی ئیسلامی؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ جەنابتان بۆ ئەو دەرفەتە. لە ڕاستیە فتوا ڕوونکردنەوەی حکمێکی شەرعیە. ئێمە چەند مەسادیرێکی تەشریعمان هەیە، مەسادیری تەشریع چەند مەزدەرێکن، چەند سەرچاوەیەکن کە خۆیان لە قورئانی پیرۆزە بیننەوە، لە سنەتی شیرینی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە کۆدەنگی زانایان و لە قیاس. فتوا ڕوونکردنەوەی بابەتە شەرعیەکانە. لە کاتێکا بابەتێک گیەتە پێشەوە خەڵکێک ئەیەوێ لی تێبگا و ئەیەوێ بزانێ حکمی خوای پەروەردگار لەم ڕووداوە کە ڕوویداوە بریتیە لە چی پرسیارەکە، کە پرسیارەکە پێویستی بە وەڵامە. کەسێک کەوا شارەزا بێ لە سەرچاوەکانی تەشریعی ئیسلامی، شارەزا بێ لە قورئان، شارەزا بێ لە سنەت، ئاگاداری کۆدەنگی زانایان و قیاس بێ، بە وردبوونەوە لەو سەرچاوە پیرۆزانە وەڵامەکە ئەداتەوە بە کەسی مستەفتی، بەو کەسێکەوە پرسیاری کردووە. کەواتە لێرەوە ئەگەینە ئەو ڕاستی گرنگی فتوا وابەستەی سەرچاوە پیرۆزەکانی تەشریعە. چەندێک سەرچاوە پیرۆزەکانی تەشریع گەورە و مەزنن لە دیدگای مسلمانان و لە ئاینی پیرۆزی ئیسلامە، ئەوەندەش ئەو فتوایە ڕوونکردنەوەی ئەو بابەتە گرنگی خۆی هەیە چونکە وابەستەی ئەو سەرچاوە پیرۆزانەیە. هەر لە سەردەمی پێغەمبەری ئەکرەمەوە صلی الله عليه وسلم کە خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموودە شیرینەکانی دووەمین سەرچاوی تەشریعە، کاتێکە هاوڵە بەڕێزەکان پرسیارێکیان لا دروست بووە لەسەر بابەتێک، گەڕاونەتەوە بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە پانتایی دەوڵەتی ئیسلامی بەرفراوان ئەبێ و خەڵکێکی زۆر بڕوا ئەهێنن بە ئاینی پیرۆزی ئیسلام، پێویستیان بەوە ئەبێ زیاتر شارەزای بابەتە شەرعیەکان ببن و حکمە شەرعیەکان ببن و ئەو بابەتانەی کەوا هاتوونەتە بەردەمیان خۆیان شارەزایەکی ئەو تۆیان نەبووە، گەڕاونەتەوە بۆ لای کەسانێک کە شارەزا بووبن لە بابەتە شەرعیەکان. بۆیە زانایەکی گەورەی وەکو ئیمامی شاتیبی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کەسی مفتی ئەو کەسەی کەوا فتوا ئەدا بابەتە شەرعیەکان بۆ خەڵکی ڕوونەکاتەوە لە شوێنی پێغەمبەرانە دانیشتووە. چۆن پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی ئەفەرمێ ئین العولەماء وەرەثەة الأنبیاء، زانایان جێنشینی هەموو پێغەمبەرانن، کەواتە کەسی مفتی کاتێک کەوا بە خەڵک ئەڵێ ئەمە بڕیاری خوای پەروەردگارە لەم بابەتە، کەواتە ئەم زانایە یا ئەو زانایانە جێنشینی پێغەمبەران بوون سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ. هەر وەک چۆن زانایەکی گەورەی وەکو ئیبن قەییمی جەوزی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کەسی مفتی کە ڕوونکەرەوەی بابەتە شەرعیەکانە بۆ مسلمانان لە جیاتی خوای پەروەردگار ئیمزاکە. کەواتە کەسی مفتی کاتێک کە ئەڵێ ئەم بابەتە حەڵاڵە یا حرامە، یاخود پەسەندە یا ناپەسەندە، یا ڕەوایە دەستی بۆ ببرێ یا ئەبێ لێی دوور بکەوینەوە، هەموو ئەمانە لە جیاتی خوای پەروەردگار ئیمزای ئەکا و پێویستە خەڵکی زیاتر گوێ لێ بگرن و بۆ ئەوەی لە حکم و لە ئەحکامەکانی شەرعی خوای پەروەردگار شارەزا بن. زۆر باشە دکتۆر، زۆر جار لە هەر سەردەمێکا کە پرسیارێک دێ وەڵامێک بەو سەردەمە و بۆ پرسیارە دێتە کایەوە. ئایا ئێمە بۆ پرسیاری ئەم سەردەمە بۆ کێشە و پێشاتێکی ئەم سەردەمە
پێویستمان بە وەڵامی نوێ و سەردەمیانە واقعیانەیان پێویستە کتومت بگەڕینەوە و کتێبەکانی فتوا و کتێبی زانایانی پێشین ڕەحمەتی خۆیان لێبێ بکەینەوە و وەڵامی 1400 ساڵ بەر لە ئێستا وەرگرین بۆ ئەم پرسیارەی کە ئەمڕۆ دروست بووە. ئێمە هەنێ بابەتمان هەیە ثەوابیت و جێگیرن لە ئاینی پیرۆزی ئیسلامە. بەڵێ بۆ هەموو سەردەمێک ئەو فتوایەمان هەیە. بۆ نمونە پرسیارکردن دەربارەی تاک و تەنهایی خوا، وەحدانیەتی خوا، ذاتی واجب الوجود کە ذاتی پەروەردگارە، جێگیربوونی ئەرکانی ئیسلام، نوێژ چەند ڕکعاتیە، ڕۆژوو چەند ڕۆژیە، حەج شێوازەکەی، و زەکات و ڕێژەی زەکات و هەنێ لەو بابەتانە کە ثەوابیتن لە سەردەمی کۆن و پێشینەوە تاوەکو ئەمڕۆ فتواکان وەکو ئەوەی کەوابوونی ئەم ڕوکنانە یاخود بابەتە عەقائیدیەکان ئەوە بابەتێکی ثابت و جێگیرن و لە خۆی لە ثەوابیتی ئیسلامە ئەبینێتەوە وابەستەین، یعنی پێوەی کە ناتوانین لێیلا بدەین، ئەوە حەقیقەتێک و ڕاستیەکە. بەڵام بابەتگەلێکی تر کە بابەتی ئیجتیهادین یاخود وابەستەی سەردەمێکن یاخود لە سەردەمێکا بابەتێک ڕوویا و ئێستا لە سەردەمێکا ڕوئەدا، ئێمە پێویستیمان بە ڕوونکردنەوەی زانایانی سەردەم هەیە، چونکە ئێمە هەنێ بابەت هاتوۆتە بەردەممان کە ئەسڵەن ئەو بابەتە لە زەمەنی زووە لەوانەیە 50 ساڵ پێش ئێستاش ڕووی نەیابێ. هەنێ بابەتمان هەیە نەوازیلن، یعنی شتی معاصیر و هاوچەرخن. ئەم شتە هاوچەرخانە پێویستیمان بەوەیە کە گروپێک لە زانایان، دەستەیەک لە زانایان لێکۆڵینەوەی لەسەر بکەن و ڕاو بیر و بۆچوونی خۆیان دەرببرن، چونکە ئێمە هەندێک لەو فتوایانە کە لە ثەوابیتی ئیسلام نین حکومەکان ئەگۆڕێن، لە زەمەنیشا ئەگۆڕێن، یعنی بە پێی چەرخ لە چەرخە ئەگۆڕێن و بە پێی حاڵ و ئەحواڵ حاڵی کەسەکە ئەگۆڕێ و بە پێی عرفی خەڵکی کاریگەری هەیە لەسەری ئەیگۆڕێ و لە بوار و مەجالەکانی شای گۆڕە. جاری وا هەیە لە بواری اقتصادی و ئابووریە ئەگۆڕێ، لە بواری کۆمەڵایەتیە ئەگۆڕێ، لە بواری سیاسیە ئەگۆڕێ. بۆیە لەم سەردەمەی ئێمەدا پێویستیمان بەوە هەیە کە دەستەیەک لە زانایانمان هەبێ، گروپێک لە زانایانمان هەبێ، ئەم گروپانە هەریەکەی بە پێی اختصاص و پسپۆڕی خۆیان وەڵامی ئەو بابەتە هەنووکەی و نوێیانە بدەنەوە کە ئەمڕۆ دێتە بەردەمی مسلمانان، کە ئێستا بەڕاستی چەندین ئەحداث و ڕووداوی گەورە ڕوویکرۆتە عالەمی ئیسلامی و ڕوویکرۆتە مسلمانان لە ڕووی مامەڵەکردنەوە، لە ڕووی هەڵسوکەوتەوە، هەندێک جار لە ڕووی عیبادەتەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ڕامیاریەوە، لە ڕووی ئابووریەوە، کە پێویستی بە فتوای نوێ و هاوچەرخەیە کە ئەو ئەرکی زانایان و پسپۆڕانەکە بە لێوردبوونەوەی خۆیان و بە گەڕانەوە بۆ بەڵگە لە قورئان یاخود لە سونەت یاخود لەو بەڵگانی تر کە لە بەردەستیانایە وەڵامێکی دروست بدەنەوە بە مسلمانە. زۆر باشە دکتۆر، ئایا جیاوازی زەمان و مەکان کاریگەری لەسەر جیاوازی وەڵام و فتوا هەیە بۆ ئەم لەم سەردەمایان بۆونە لەمەڕ بابەتێک هیچ جیاوازیە دروستەکە؟ بەڵێ بە دڵنیاییەوە. ئێمە هەر لە ڕابردوو ئەگەر تەماشا بکەین زانایانی پێشین ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت درکیان بۆ ڕاستیە کردووە. بۆ نمونە زانایەکی گەورەی وەکو ئیمامی شافعی کاتێک کە لە عێراقا بووە فتوای هەبووە و فتواکانی کارپێکرا بوون، بەڵام کاتێک کە ئەڕواتە میسر و بەڵگەی بەهێزتری دەزەکەوێت لەسەر ئەو ڕووداوانەی کە ئەو پێشتر فتوای لەسەرداوە، جگە لە 20 بابەتیان لە هەموو بابەتەکانی دیکە پەشیمانە بێتەوە. 20 بابەت پێداگری لەسەر کردو، پاشان زانایانی مەذهبی ئیمامی شافعی بە ئیجتیهاداتی خۆیان بەهێزیان کردوون، هەندێکیان بەهێز کردوون لەو 20 بابەتە و ئیلا لە هەموو فتواکانی تری پەشیمان بۆتەوە. بۆچی؟ لەبەر چەند هۆکارێک. یەکێ لەوانە زەمن کاریگەری هەبووە لەسەر فتواکان، دووەم دەستکەوتنی بەڵگەی بەهێزتر بۆ ئەو ئیمامە کاتۆتە بەردەمی ئەو ئیمامە بە ڕێزە کاریگەری هەبووە لەسەر گۆڕینی فتواکانی. بۆیە بۆ ئەم سەردەمەش کاتێک کە بابەتێک گێتە پێشەوە تەماشای زەمان ئەکرێت، تەماشای ئێستا بۆ نمونە زەمان ئێستا زۆر پێشکەوتووە لە ئاڵوگۆڕکردنی دراو، بۆ نمونە بێگومان کڕین و فرۆشتنی ئاڵتون. مەسەلەن بۆ نمونە ئێمە ئەو بابەتانی کەوا بابەتی ڕیبەوین چەند مەرجێکی تایە، بۆ نمونە ئەبێ دەست بە دەست بێ لە یەک مەجلیسا بێ و بەین نەکەوێت لە نێوانی گۆڕینەوەی بابەتەکە یاخود کاڵاکە دینارە
یاخود هاوجنسی خۆیەتی لەگەڵ دینارایی گۆڕیتەوە ئەبێ بە ئەندازە یەک بێ زیاد و کەمیتیانە بێ دەست بە دەستیش بێ لە یەک مەجلیسا بێ حلول و تەقابڵ. بەڵام ئەمڕۆ تەماشاکەی ئێستا ئێمە کەسێک لە دەرەوەی وڵاتە یەکێک دێرەیە مەسەرەن قەبضی حکومیمان هەیە، ئێمە ئەبێ اعتراف بکەین بە بوونی قەبضی حکومی. بۆ نمونە ئەو لەوێ پارەکە ئەنێرە یەکسەر لەوێ کلیکیەکە داخڵە بێ، یعنی داخڵی حساب بانکیەکەیە بێ. ئەگەر ئێمە لەسەر ئەو بابەتانەی زوو پێداگیری بکەین، ئێستا لەوانەیە هەنێک کڕین و فرۆشتن هەبێ بەدەست بەدەست لە نێوانی دوو کەسا کە هەردووچان لە مەجلیسێکا حوزوریان هەبێ هین نەبێ، ینی کارەکە سەر نەگرێ. بەڵکو بەهۆی تەکنۆلۆژیاوە وای لێ هاتووە زانایان بیریان لەوە کردوتەوە ئەم بابەتە هەر پێ ئەوترێ قەبض، بەڵام پێوترێ قەبضێکی حکومی ئەگەر چی قەبضێکی حەقیقیش نەبێ. لەبەر ئەوە زەمن پێشکەوتن تەکنۆلۆژیا بەرەو پێشچوونی ئینسانەکان بەڵێ کاریگەری هەیە لەسەر مامەڵەی مسلمانان، کاریگەری هەیە لەسەر هەڵسوکەوتی مسلمانان. ئیتر مامەڵەی مسلمانان بە تایبەتی ئەمڕۆ لە بواری اقتصاد و ئابووریە کە چەندین بابەتی ترمان هەیە و چەندین پێشهاتی نوێمان هەیە. ئێستا ئێمە لە کاتێکا کە مامەڵە بە پارە بکەین و بڵین پارە ئەوە کاغەزە، لەلایەکی ترەوە ئێمە دراوێکی ئەلکترۆنیمان هەیە، زیاتر لە 1000 دراوی ئەلکترۆنیمان هەیە. قسەی ئیسلام و قسەی مسلمانان لەسەر دراوی ئەلکترۆنی چییە؟ بۆیە زەمن کاریگەری هەبووە لەسەرەوەی ئەم بابەتانی دروست کردووە و خۆ نابێ بابەتی فتواش دەستەوسان بێ. ئیسلام ئەوەندە دەوڵەمەنە لە هەموو بوارێکە سوپاس بخوا بەبوونی زاناگەرێکی زۆر لەم سەردەما توانوێتی هەموو ئەو بابەتانە ڕوون کاتەوە بۆ مسلمانان و گرفت بۆ مسلمانان نەهێڵێتەوە. زۆر جار وابەستەی مەزهبی و کاکەوە فتواش هەر لە چوارچێوەی مەزهبەکەەوە بێتە دەر، یان بۆ جۆرە لە جۆرەکان ئەو مامۆستا ئاینی کە فتواکە دەرەکات لەبەروی کە سەر بە مەزهبێکی دیاریکراوە تەنها لە چوارچێوەی مەزهبەیان هەرەگەڕێتەوە بۆ فتوایەکی خاوەن یا سەر مەزهبەکە. ئەمە تا چەند وا دەکاتکەوە فتوا لە بەرژەوەندی واقع و سەردەمی کۆمەڵگەکەی خۆیان بێ. ئێمە هەر کاتێک ئێمە جارێ ئەگەر تەماشای مسلمانان بکەین، مسلمانان لە ڕووی پابندبوون بە مەزهبەوە یا پابند نەبوون بە مەزهبەوە ئەکرێن بە دوو بەشەوە. بەشێک پێی ئەوترێ مجتهید ئەو کەسەیە کە خۆی ئەتوانێت توانای خۆی بخاتە گەڕ بەهۆی شارەزابوونی لە دەقەکانی قورئان و سنەت و کۆدەنگی زانایان و قیاس لە هەندێک لە مەذاهبی ترا ئیستیحسان مەصالحی مرسەلە، ئەوە ئەسڵەن نابێ پابند بێ بە مەزهبێکەوە، چونکە بۆ خۆی مجتهیدەوە خۆی ئەتوانێ هەڵێنجنانی حکم بکات لە دەقەکان، ئەوە مجتهیدە. بەڵام هەموو فەردێک هەموو تاکێک لە تاکەکانی کۆمەلگا مجتهید نییە، یعنی هەموو کەسێک ناتوانێت خۆی بۆ خۆی بێ بە شێوەیەکی ڕەها حکم دەربێنێ لە قورئان و لە سونەتەوە، شتێکی ئاشکرا و ڕوونە. کەواتە بێ ئەم کەسانەی تر ناوێکیان بۆ بدۆزینەوە کە زانایان پیان وتون مقەلید، یعنی شوێنکەوتەی کەسانێک کەوا مجتهیدن. بۆ نمونە ئێستا ئێمە ئەگەر بڵین مجتهیدێکی مطلقمان هەیە وەکو شافعی یا وەکو ئەبوو حەنیفە یا وەکو ئەحمەدی کوڕی حەنبەل یا وەکو مالیک ڕەحمەتی خۆیان لێبێ، یاخود زیاتر لە 16 مجتهیدی مستەقیل هەبوون، 18 هەبوون، بەڵام مەزهبەکەیان تەدوین نەکراوە، نەنووسراوەتەوە، قەواعید و ئوسوولەکانی نەنووسراوەتەوە، فەوتاوە. عامەی خەڵکەکە کە پێوترێ مقەلید ئەو کەسانن کەوا شوێن کەسێکی مجتهید ئەکەون کە دڵنیان ئەم مجتهیدە لە ئاستێکایە شتێک ناڵێکەوە بێ بەڵگە بێ. کەواتە تا ئەو حەدەی ئەو مەذهبە فتواکانی مدەوەن بێ و لەژێر سایەی قاعیدە و ئوسوولێکا بێت، چونکە کورتترین و جامعترین و مانعترین پێناسە بۆ بابەتی ئیجتیهاد من ئەصەلە وفەڕع وقعد، یعنی هەر مجتهیدێک بتوانێت تەئصیلی حکمێکی شەرعی بکات، یاسایەکی هەبێ، ئوسوول و قەواعیدێکی هەبێ، لەم ئوسوول و قەواعیدەوە فروعات لە بابەتەکانە دەربهێنێ و بڵای بکاتەوە لە نێوان خەڵکا، بتوانێت هەڵێنجنانێکی ورد بکات، ئەمە مجتهیدە. طبعاً عامەی خەڵکە گشتیەکە ناتوانێت ئەمە بکات، ناچارە بێ پابند بێ بە مەذهبێکەوە. تا ئەو حەدەیکەوە ئەم مەسئلە ئەم بابەتە لەم مەذهبە جێی بۆتەوە و بەڵگە پاڵپشتی ئەکا، شتێکی ئاساییە لەم سەردەمەشا کە ئینسان پابندی ئەو مەذهبە ببێ. بەڵام ئەگەر بابەت گەلێکمان هەبوو لە فقی قەدیما بوونی نەبوو، قسەی لەسەر نەکرابوو، ئەو کاتە ناکرێ مەسەلەن کەسی مفتی دەستەوسان دابنیشێ بڵێ مادام لە فقی قەدیما من ئەم مەسئلەیە نادۆزمەوە، من ئیتر قسەی لەسەر ناکەم.
ئێمە زۆر نمونەمان هەیە بۆ نمونە نەقلی ئەعضای بەشەریمان هەیە نەقلی ئەعضای بەشەری گواستنەوەی ئەندامەکانی جەستەی مرۆڤ لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر ئەگەر لە ڕابردووە بە شتێکی بەسیط زانایان باسییان کردووە مەسەرەن باسی لەوەیان کردووە گەر ئێسقانی ئاژەڵێک بۆ ئینسان دابنرێ بە شتێکی کورد باسییان کردووە بەڵام لەم سەردەمەیە کەسێک کە گورچیلەی خۆی ئەدا بە کەسێکی تر کەسێک خوێنی خۆی ئەدا بە کەسێکی تر کەسێک مۆخی خۆی ئەدا بە کەسێکی تر یا ئێستا شتێکی تازاتوتە پێشەوە خەڵکێک وەسێتە کاڵت دوای خۆم کە من مردم ئەندامەکانی جەستەم تەبەڕوعەکەم لە کاتێکا بێئاگایە لەوەی ئەم جەستەیە مڵکی خۆیان تۆ ناتوانانی وەسێتی پێوە بکەی بەڵێ زانایان باسی ئەویان کردووە گەرم کەسە لە حاڵەتی مردنا بوو یاخود مرد نەخۆشێکیش لە پەنایە بوو ئایا دکتۆرە توانێت ڕاستەخۆ گورچیلەیەکی دەربێنە بیداتێ ئایا پێویستەکە پرس بە کەس و کارەکەی بکرێ و ڕای کەس و کارەکەی وەربگیرێ ئەم کارە جێبەجێ بکرێ هەموو ئەمانە ئەگەر چی وردەکاریەکانی لە فقی مەذاهبی زانایانی باوەڕ پێکراوی ئەهلی سونەت و جەماعە وجودی نییە بەڵام خۆ ناکرێت کەسی مفتی دابنیشە و دەستەوسان بێت و بە خەڵکی بڵێ وەڵا کاکەمەتر لەبەر ئەوەی لەم کتێبایە لەم کتێبانە ئەم فتوایە بەڕوونی نابینم ئیتر ئێمە هیچ شتێکی ترمان نییە بۆیە لەو زەمانەی کە بابەتگەلێکی تازە دروست ئێتە پێشەوە زانایان پێویستە پابند ببن بە فتوا هاوچەرخەکان ئەو زانایانی کە ناسراون لە ناو مسڵمانانە کە عیلمێکی باشیان پێە و بە تایبەتی ئەو دەستەی زانایانەی کە ئەمڕۆ لە عالەمی ئیسلامیە هەن یاخود لە هەرێمی کوردستانە کە سوپاس بۆخوا ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستانمان هەیە و 18 لیژنەی فتوای فەرعیمان هەیە لە شار و شارشەکانی هەرێمی کوردستانە کۆمەڵە زانایەکی شارەزای باشمان هەیە کە ئەتوان لە ڕێگەی ئەوانەوە بۆشتە هاوچەرخ و نوێیەکان فتواکان وەربگرن. ئەگەر پرسیار و پێشهاتێکی نوێ سبەی لە کوردستانە ڕووەدا فتوایەکی نوێمان نییە و خەڵکیش تا ڕادەیە ناتوانێت بە پێی فتوا کۆنەکان یا قەدیمەکان تەعامل بکە. ئایا مفتی پێویستە بۆ فتوای زانە قەدیمەکان و سەرمەزەبەکان بگەڕێتەوە یا بۆ دوو سەرچاوەکەی حکم کە بریتە لە قورئان و سنت؟ ئێمە بێ و ڕاستیە بزانین فقی مەذاهب شتێکی تیان نییە خارج بێ لە قورئان و سنت بێگومان چونکە مجتەهید کە ئێمە پێی ئەڵێن توانای خۆی ئەخاتە گەڕ بۆ هەڵێنجنانی حکم لە چ شتێک حکم وەرەگرێ یا لە قورئانە یا لە سنەتە لە مەسادیری تەشریع وەریەگرێ لەبەر ئەوە مەذاهبی فقهی هەر هەمووی وابەستەی دەلیل بوون وابەستەی بەڵگە بوون خۆ ئەگەر بەڵگەیەکیان لە بابەتێکا دەست نەکەوتوێ بە حکمیەوەی لە ئاستی ئیجتیهادا بوون بۆیان هەبوو خۆیان قسە بکەن خۆ ئەگەر هاتو ئیجتیهادەکەیان سبەی دەرکەوتبێ لە لای زانایەکی تر باوەڕ پێکرا و کەشفی کردبێ کە ئەم ئیجتیهادە پێچەوانەی قورئان بوو بێ یاخود پێچەوانەی سنت بوو بێ ئەگەر شتێکی وابوو بێ ئەوە مسلمانانیان لێ ئاگادار کردوتەوە. ئیبن حەجەری عەسقەلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ خاوەنی فەتح الباری لە میسڕا فتوایەکەدا دوای ئەوە کە بۆی ڕوو نەبێتەوە فتواکەی هەڵەیە بە سواری گوێدرێژێکەوە کۆڵانە و کۆڵان لە میسڕا ئەگەڕێ ئەڵێ ڕەحمەتی خواتان لێبێ ئیبن حەجەری عەسقەلانی فتوایەکی وایەوە پێچەوانەی قورئانە پێچەوانەی سنەتەوە من لێی پەشیمانم و ئەوەیشی کە بیستێتی بە گوێی نەکا یعنی تا ئەو ئەندازەیە زانایانی مەذاهب ئەوەندە ئەمین بوون لە نەقڵکردنی فتواکانیانە کاتێک کە ئێمە ئێستا بڵێن ئەخیر ڕۆژی ساڵی 2019 لەم بەرنامەین پێداگرین لەسەر ئەوەی کە ئەبێ حکمێکی شەرعی یا فتوایەک پشت ئەستور بێ بە دەلیل ئەی چۆن 1200 ساڵ پێش ئێستا زانایانی مەذاهب مکۆڕ نەبوون لەسەر ئەوەی کە فتواکانیان بەڵگەدار بێ بە قورئان و بە سنت لەبەر ئەوە ئەبێ ئەو حەقیقەتە بزانین کە مەذاهب فتواکانیان بەڵگەدار بوون بە بەڵگەی بەهێز لە قورئان یا لە سنت و ئەگەر خەلەلێکیش هەبوو بێ لە نەقلی فتوایەکە زانایانی تر ئاگاداریان کردوونەتەوە بۆ ئەم ڕۆژ خۆشمان ئەگەر هاتوو فتواکە زانیمان با فتوای کۆنیش بێ بەڵام بەڵگەی بەهێز هەبوو لە پشتیەوە ئاساییە کە مسلمان پابند بێ پێوەی بەڵام ئەگەر هاتوو هەنێ بابەت هاتە پێشەوە کە لەوانەیە ئەو کەسە قورس بێ لەسەری نەتوانێت بەو شێوەیە مامەڵە لەگەڵ ئەم فتوایە بکە ئێمە دەرگای مەذهبەکانی تر کراوەتەوە کە چاویان لێ بکەین و تەقلیدیان بکەین مەسەلەن بۆ نمونە ئێستا لە مەذهبی ئیمامی شافعیە کەسی وا هەیە ئەندامی دەستنوێژی بریندارە بێ ئەم ئەندامی دەستنوێژە بەسراوە ناتوانێت بیکاتەوە ناتوانێت تەڕی بکە
لە مەذهەبی ئیمامی شافعیە مادام ئەندامی دەست نوێژەکەی بریندارە دوای ئەوە ئەبێ هەر نوێژەکەی بگێڕێتەوە هەموو نوێژەکان بگێڕێتەوە کاتێککە لەفافەکە لە دەستی کاتەوە بەڵام لای حەنەفیەکان پێویست بە گەڕانەوەی نوێژ ناکات دەستێکی تەر بەسەر لەفافەکایەنێت و ساغەکانی ئەشۆرێت و نوێژەکانە کات و دوایش گەڕانەوەی ناوێت بۆیە کەسێک کە ئەم فتوای لە مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە هەبێ ئەتوانێت بە چاولێگەریکردن لەم مەذهبە سوود لەو فتوایە وەربگرێ بەڵام بە شەرتێک ئەم کەسە نەیکاتە پیشەی خۆی لە تەواوی مەذهبەکانە چ شتی ئاسان بێ بۆ خۆی وەری بگرێ شتێک ڕووباکە پێی ئەوترێت تەقلید و تەلفیق و لای زانایان بەتاڵە کەواتە ئێمە دەرگاکانی ئاسانکاری لە لای زانایان کراوەیە بەڕووی مسلمانانە بەڵام بە زەوابیتی خۆی و لە چوارچێوەیەکی دیاری کراوە. زۆر جار دکتۆر کە کەسایەتیەک بە ناو یا بەونە پرۆفیسۆرە دکتۆرە ئەنی بانخوازێکی گەورەیە لە جیهانی ئیسلامیا دەمرێکەوە پێی دەگوتێ بیریار و مفەکیری گەورە و نازانامدەیان کتێبی هەیە و کۆمەڵێک تێز و بۆچوونی نوێشی هێناوە مەبەستمەوەیە زۆر جار لە سەوابیتی شاقسەکە مەسەلەی حیجابە مەسەلەی ڕۆژوە مەسەلەی نازانم کۆمەڵێشتی دیکە ئایا لە فتوایە ڕیفۆرم و تازەگەری دەکرێت شتێکەوە مەبەستمەوەی پێچەوانی قورآن و فەرموودە بێ بەڵام بە ناوی فتواوە تازەگەری تیاکرێ نەخێر ئێمە یاسایەکمان هەیە ئەو یاسایە پێمانەڵێ لا مەساغە للاجتهاد في معرض النص بوار نادرێ بە ئیجتیهادکردن لە بەردەمی نەس کام نەس النەس القەطعی نەسی قەطعی بۆ نمونە حیجاب ئاەتی حیجاب لە قورئانی پیرۆزان نەسەکە نەسێکی قەطعیە ظەنی نییە قابلی ئیجتیهاد نییە یعنی بۆ کەسێک نییە بڵێ من کە ئەو ئاەتەی خوا سبحانه وتعالى بە پێغەمبەرە فەرمێ یا ئەیها النبی قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن كخوا فرمانك أبا پیغمبر أكرم صلى الله عليه وسلم كبا خيزانة كانت بله بأفرتاني مسلمانان بله بكجا كانت بله خويان داب بوشن عبا كان بدن بسر خويانا نام حرمنايان بينه أما نصيك قطعية تنها بو سردمي رسالة ونبوة نية عصلي نبوة نية شرقي پیغمبر صلى الله عليه وسلم بلكو بو همو سردميك نساء وآفرتي إيمان داران تا روجي قيامة ديگريتوا نصيك قطعية ئەگەر کەسێک بێ بڵێ ئەمە تایبەتە بە سەردەمی پێغەمبەرەوە درودی خوای لەسەر بێ بە ناوی ڕیفۆرم و نوێگەری قسەکەی لێ وەرناگیرێت چونکە ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام بڕیارەکانی بڕیارگەرێکی هەڕەمەکی نین لە ژێر سایە و سێبەری یاسا و ڕێسایەکی تایبەتا کە زانایان شەونخونیان بەلاوە کردووە. دکتۆر ئەی فتوای ئەم سەردەمە لە بەرامبەر ئیجماعی زانایانە کەوا لە ڕابردووە لەسەر شتێک ڕێکەوتون کە قورآن و فەرمودەی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم باسییان نەکردو بەڵام بە کۆی گشتی زانایانەوەی کە پێی دەگوترێ ئیجماع بڕیاریان لەسەر شتە داوە بەڵام لە ئێستادا بۆونە ڕوونە بێتەوە یان بەجۆی لە جۆرەکان بەپی کۆمەڵگە و سەردەمی ئێمە ناگونجێ فتوا لێرەدا ڕۆڵی چێات چۆن دەتوانێت لە بەرامبەر ئیجماعی زانایانە وەڵامێکی دیکە یان فتوایەکی دیکەمان بۆ بدە هەر ئیجماعێکەوە قەطعی بێ صریح بێ لە شوێنی قورآن و سنەتە ئینکاری ئیجماعی قەطعی کوفرە لەبەرەوە هیچ یەکێک لە زانایان کۆدەنگی لە بەرامبەر کۆدەنگی زانایان کە نەسێکی سەریح بێ هیچ هینێکیان نەبووە تا ئێستا خلافێکیان نەبووەوە لە دژی نەوەستاونەتەوە بەڵام ئێمە ئەکرێ بڵین لە بەرامبەر جمهوری زانایانە یا لە بەرامبەر مەذهبێکی دیاری کراوە زۆرینەی زانایانە ئەکرێ لە سەردەمێکە ئەگەر بەشێک لە زانایان لە بابەتێکا فتوایەکیان دابێ بەڵام لەم ڕۆی ئێمەدا ڕووداوێک ڕووی یابێ کە بۆ نمونە هەر ئێستا ئێمە لە بابەتی ئەگەر نمونەیەک بێنینەوە لە بابەتی سەرفیترە ئێمە ئەگەر هەر نەشی بینە بابەتی ئیجماع هەر بچینە سەر خودی سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم چی بۆ دیاری کردوین بۆ نمونە ساعێک کە لای شافعیەکان ساعێک 4 مودە کە 2 کیلۆ 400 گرامەکە لە شەعیر جۆ بەڵام ئایا ئەمڕۆ لەم زەمەنەی ئێمە جۆ کەس ئەیخوا وەکو زانایان ئەفەرمونون لە سەردەمێکا وا ئەبێ جۆ لە خواردنی بەنی ئادەم تەجاوزەکە حاشاکم دوو لە ڕووی جەنابتان و بینەران ئاژەڵێگەی خوا بۆ نمونە کەشک پێغەمبەری خوا دیاری کردووە کەوا کەشک بدرێ بە سەرفیترە ئایا کەشک ئەمڕۆ خەڵک ئەیخوا نەخێر ئایا خورما بەو شێوەیە ئەبێتە قوتی ماڵان لەبەرەوە بە لە خودی
سنەتی پێغەمبەری شایەت بێ صلی الله عليه وسلم بەڵام لەو سەردەمەی ئێمەدا ئەو بابەتە گۆڕانکاری بەسەرا هاتووە لەبەر ئەوەی زەمن وا ئەخوازێ ئەو خواردانەی کە دیاری کراوە لەو فەرمودەیە ئەمڕۆ دەستەبەر نەبێ بۆیە زانایان فتوایاناوە کە قیمەت لەو شتانەدا بدرێ کە ئەمڕۆ چییە کە ئەمڕۆ پارەیە بۆیە ئەگەر چەند زانایەکیش لەو سەردەمە زۆرینەی زانایان لە بابەتێکا فتوایەکی وایان دابێ بەڵام ئەو فتوایە بۆ زەمەنی خۆیان بوو بێ و لەم ڕۆی ئێمەدا ئەو فتوایە نەگونجێ ئەکرێ مفتیەکانی ئەم سەردەمە بە خوێندنەوە بۆ ئەم خۆناغەوە بۆ ئەم زەمەنەوە بۆ ئەم واقعە فتوایەکی تر بدەن بۆ مسلمان. دکتۆر زۆر جار فتوا و وەڵامە هەم نوێیەکان هەم کۆنەکانیش خلافیان لێکەوتۆتەوە بۆ کۆمەڵگە چارەسەری ئەم گرفتە بێت چۆن بکرێت کاتێکەوە خەڵک پێی وایە هەم فتوایەکی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بکە ئێمە سەر بە مەزەبی بەڕێزیانین هەم ئەو فتوایی کە بەڕێستان وەکو زانایەکی ئاینی کورد هەڵقڵاوی نێو کۆمەڵگەی خۆمان بۆ منێک یا بۆ کۆی گشتی کۆمەڵگەی دەرەکەن بەجۆی لە جۆرەکان دژەوەستێتەوە لەگەڵ بەرژەوەندەکانی کۆمەڵگەیە ئەو کاتە چارەسەری ئەمە چۆنەکرێ چارەسەریەوە ئێمە وتومانە گۆڕانکاری لە فتوایە بێت تەنانەت بە پێی حاڵی شخصێک بە پێی زەمان بە پێی عرف ئەگەر ئەو فتوایە کە زانایەکی پێشی ناوێتی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و لە زەمەنی خۆیان داوێتی بۆ بابەتێک داوێتی بەڵام ئەمڕۆ ئەگەر ئەو فتوایە زیندوو بکرێتەوە لەوانەیە بۆ نمونە گرفتێکی اقتصادی گەورە دروست بکە ئێمە خوێندنەوەی مفتیەکان لەو سەردەما بە پێی بەرژەوەندی مسلمانانە کە لەم سەردەما ئەژین ئەکرێ بەو شێوەیە جارێکی تر ئەو فتوایە بە زمانی ئەمڕۆ بڵێن هەموار بکرێتەوە لەبەر ئەوە هیچ تەعاڕوضێک وە کێشەیەک دروست نابێ کاتێک کە زانایەک لە ڕابردووە فتوایەکیا بێ فتواکە تایبەت بوو بێ بە زەمەنێکی دیاری کراوە بەڵام ئەو ڕووداوە لەم ڕۆدا بە شێوەیەکی تر بۆ نمونە جارێکی ترێتەوە بەردەممان بۆ نمونە لە سەردەمێکا کە تووتن دەرکەوتووە 400 ساڵ پێش ئێستا شێخی ابن حەجەری هەیتەمی ڕەحمەتی خوای لەبێ لە کتێبە بەناوبانگەکەیە توحفە باسی تنباکەکە تووتنەکە لەو سەردەمە ئیبن حەجەری هەیتەمی هیچ زەرەرێکی تووتنی نەزانیوە نەک ئەو بەڵکو کۆمەڵگاکەش نەیزانیوە چکە تازە دۆزراوەتەوە بە تێڕوانینی خۆی بە ئیشتیادی خۆی پێی وتوین کەوا تووتن مەکروهە ناپەسەندە بەڵام لەم سەردەمە کە دکتۆر و پزیشکە بەڕێزەکان پێمان ئەڵێن جگەرە چەندێ زەرەری هەیە نێرگەلە چەندێ زەرەری هەیە فتوا بێ حرامی بکە احتراما بۆ شێخی ابن حەجەر کە ئەو کاتە فەرمێتی مەکروهە مەکروه زانایانی ئوسوول کە تعریفیان کردووە فەرمیانە بەکردنی ئینسان تاوانبار نابێ بە نەکردنی خێری بۆ نووسرێ بەڵام ئەمڕۆ کاتێک کە جگەرە هۆکاری سەرەتان و هۆکاری چەندین نەخۆشی ترسناک بێ ژینگە تێک بە ناکرێت لەسەر ئەو فتوایە مفتیەکانی ئەمڕۆ هەر بەردەوام بن و بڵێن هەر مەکروهە کاتێکەوە زەرەرەکەی دەرئەکەوێت کاتێکەوە کوشندەیە خەڵکیێکی زۆر ساڵانە هەزارەها کەس بۆی جگەرەوەی گیان لەدەزایە ئەبێ مفتیەکان ئەو کاتە فتوایەکی نوێ بن ئەو کاتە تەعاڕوض دروست ناکە دش دروست نابێت لە بینی ئەم دوو فتوایە کە 400-500 ساڵیان فەرقە لەبەرەوەی لەو سەردەمە بە خەڵکی ئەڵێن زەرەرەکان نەزانراوە لەم سەردەمەی خۆمانە ئەزاین کە زەرەرەکان ئاشکرا کراون بۆمان زۆر باشە دکتۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ خراپترین کەس ئەو کەسەیە کە بەهۆی پرسیاری زۆری ئەوە خوای گەورە حەڵاڵێکی مسلمانان حرام بکە پێویستە فتوا بۆستێ بە دیار واقعەوە تا خراپە و مەترسی شتێکی بۆ دەرکەوێ اینجا فتواکە بکە یا بۆ حەڵاڵی و پەسەندێتی و سوودی شتێک بۆ خەڵک فتوای لەسەر بدا پێشەوەی کە بزانێ ئایا وایەنە یا بێ بۆستێ بە دیار واقعەکەەوە بۆ نمونە زۆر جار مەسەلەی دراوە ئەلکترۆنیەکان مەسەلەی ئەو فتوایی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا درا لەبارەی تەکسیەوە یا زۆر جار هاوڵاتیان باسییان لەو سیارانە دەکرد کە لە سەرەتای پرۆسی داگیرکردنی عێراقەوە خەڵک ئەیکڕین کە مامۆستایانی ئاینی بەجۆرە لە جۆرەکان فتوای حرامەتی ئەمەیان دەرکردو مەبەستمەوەیە فتوا هەر لەسەر دەرکەوتنی ڕووداوێ پێویستە خێرا مسلمانانی لێگادار بکرێتەوە یام پێویستە مفتی چاوەڕێ بکە زەرەر و زیان و مەترسیەکانی ئەم شتێکەوە ئەم حرامی کردووە لە کۆمەلگەدا ڕەنگ بداتەوە اینجا فتوای حرامەتی دەرکە زانایان باسی بە دروستی باسی ئەم پرسیاری جەنابتیان کردووە پیان باش بووە مفتی کاتێک فتوا بدا کە شتەکە ڕووی دابێ لەسەر
جۆرە لە جۆرەکان لەسەر ئەنجامەکەی ئەنجا بەڵ پیان باش نەبووە یعنی فتوایەکی ئیفتیراضی و گریمانەیی هەبێ بۆ نمونە مفتی بڵێ ئەگەر زەمانێک شتێکی واڕوویە ئەمە حکومەکەیەتی چونکە کاتێک کە ڕوئەدا ئەبێ بیری لێ بکەینەوە ئەمە بۆ ڕوویداوە ئایا ڕوودانەکە سەلبیاتی هەیە یا سەلبیاتی نیە لەوانەیە مشتەیدێک بە خەیاڵ بە ئیفتیراضی بە گریمانەی فتوایەک بدا بە شتێک بڵێ حرامە بەڵام دوایی کە ئەو شتە ڕوو بدا نەتوانین بڵێن حرامە لەبەرەوە توانە باشتر وایە کەسی مفتی چاوەڕێ ئەوە بێتە مستەفتیەک پرسیارکارێک یە پرسیاری لێکە یا ڕووداوەکە لەسەر ئاستی تاکە یا لەسەر ئاستی کۆمەڵگە و جەماعەتە ئەگەر لەسەر ئاستی تاک بۆ ئەو کەسە کات پرسیاری کرد وەڵامەکەی ئەدرێتەوە لەوانەیە ئەم وەڵامەش فەرقی هەبێت لە کەسێک کە پرسیارەکە تا کەسێکی تر یاخود لەسەر ئاستی کۆمەڵگا بێ یعنی ئەم ڕووداوەی کە ڕووەدا ئایا چەندێک زەرری کۆمەڵگای هەیە جەنابەت ئاماژەت کردبەوەی کە فتوای تاکسیەکە کاتێکە بەشێک لە مسلمانان خۆیان هاتن پرسیاری ئەو بابەتەیان کرد نەک شتێکی گریمانەیی بەبێ ئاگا ئەنجومەنی باڵای فتوایەک دەربکە و ڕووداوی لە بەردەستانە بوو بێ ڕووداوی نەخوازرا و نمونە زیندوەکانی لە بەردەستانە بوو بێ و بە خەیاڵی خۆی هاتبێ فتوایەکی دابێ کاتێککە پرسیار کراوە و ڕووداوی ناخۆشیش ڕوویاوە گەیشتوونێتە ئەو قەناعەتەی لەم خاڵانەدا چەند خاڵێک پێویستە ئینسان خۆپارێزی لێ بکە ئەو ئافرەتانە خۆپارێزی بکەن لە شەوانە ڕۆنە دەرەوە یاخود بە شوێنێکی چۆڵا بە تەنها نەڕۆن بۆ ئەوەی ڕووداوی نەخوازرا و ڕوونەدا کەواتە مفتی چاوەڕێ ئەوە کە ڕووداوەکە ڕووباچە ئەو ڕووداوە لەسەر ئاستی تاک بیان لەسەر ئاستی جەماعەت و کۆمەڵگە و کۆمەڵ بێ زۆر باشە دکتۆر زۆر جار خەڵکی ئێمە گلەیی ئەوە لە مفتی و لە لیژنەی فتوامانەکەن کەوا کۆمەڵێ بابەتی هەستیار هەن بەتابەت لە ئاستی حکومڕانی بۆ بژێوی خەڵک ئەوەی کە ڕۆژانە بە ناوی گەندەڵی و بە هەدەردانی سامانی وڵاتەوە کرێ بۆچی زانایانی ئێمە بێدەنگی لێ هەڵەبژێن بەڵام لە ئاستێکی کۆمەڵایەتی بچووکایە بەونە مامەڵەیەکی ئابوووریە یان بۆ منە هەڵسوکەوتێکی کۆمەڵایەتیە فتوا لە هەرێمی کوردستان یا مفتیەکانمان فتوایەکی گونجاوی بۆ دەرەکەن کە جێگی دەستخۆشیشە بەڵام دەڵێن بۆچی لە ئاستە سیاسیەکە یا ئەو شتەی کەوا زۆرتر پەیوەندی بە ئابووری گشتی کۆمەڵگەوە هەیە مفتی و فتوا لێی بێدەنگ لە ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان لە ڕاستیە بێدەنگ نەبوون یعنی ئێمە ڕوونکردنەوە و فتوامان هەیە لەسەر بژێوی ژیانی خەڵک و داوامان کردووە کۆتایی بە گەندەڵی بهێنرێ و پشگیریمان لە پرۆسی چاکسازی کردووە ئەمانە هەمووی بە نووسرا و بە دیکۆمنت لە ئەنجومەنی باڵای فتوا هەیە هەر بە ڕێزێک حەز ئەکان بەڵام هەستەکەم دەنگدانەوە و کاردانەوەی خەڵک بەتایوەکو ئەم فتوای تاکسیەکە دەریەخاکەوە ئێوە ئەمانیان خەڵک باسی نەکردووە بەڵام ئەمیان ئەوەندە گەورەکرێت دی خەڵوازانە هەرم فتوایەتان داوە بەڵێ گەورەکردنی ئەو بابەتانە هەنێک کەس بەبێ وردبوونەوە و ئەزان ئەمە پێشێلکردنی ئازادیەکانی تاکە بەڵام کاتێک چونکە ئەوەندەش زاراوەکانی چاکسازی و گەندەڵی بەکارەهێنرێ لەوانەیە کاتێکە ئەو بابەتی ئێمەشیان بەرچاوکەوتوێ ئەو ڕوونکردنەوەی کە داوامان کردووە گەندەڵی کۆتایی پێبهێنرێ عەدالەتی کۆمەڵایەتی بەرقەرار بکرێ زۆر فۆکسیان لەسەر نەبووە ئەینشاویان لەسەر نەبووە لەبەرەوە زۆر بڵاو نەبووتەوە و ئیلا ئێمە لە هەموو حاڵەتێکا تەنانەت لە بەرگریکردن لە کوردانی ڕۆژاوە پێش هەموو لایەنەکان ئەتوانین بڵێن کە ئێمە لایەنێکی سیاسی ژنی نەڕاستیە ڕێکخراوێکین پێش ئەوان پشگیری خۆمانمان دەربڕیەوە کە نابێ قەتڵ و عام بکرێەوە نابێ خوشکوبرایانی ئێمە لە بەشەکانی کوردستانە ئازار بدرێن لەو بابەتانە هەمووی قسەمان هەبووە و بەڵگە و دیکۆمنتەکانیش زیندوون و ماون کاتێ لە ناو لیژنەی فتوای ئەنجومەنی فتوای باڵای هەرێمی کوردستانە کۆمەڵێ لە مامۆستایانی ئاینی بۆ چوونیان یا فتوایان لەسەر شتێک هەیە بە جۆرێکە و کۆمەڵێ دیکە لە مامۆستایان بە جۆرێکی دیکەواتە پێچەوانەی ڕای یەکەمە ئەو کاتە بۆ نمونە خۆ ئەبێ کۆی لیژنەکە یەکڕاو یەکدەنگ بن لەسەر ئەو هەڵوێستایە لەسەر ئەو بابەتە ئەو کاتە چۆنم کێشە یەکلایەکرێتەوە ئێمە ئەو بابەتانی کێنە ئەنجومەنی باڵای فتوا ئەوانیان کە بابەتێکن پێویستی بە هەڵوێستە لەسەرکردن هەیە چەند ئەندامێک لە ئەنجومەنی باڵا ڕائسپێرین کە لە زووترین کاتا توێژینەوەمان بۆ بکەن لەسەر ئەو بابەت ئەو بە ڕێزانەی کە ڕائسپێرن توێژینەوە ئەکەن توێژینەوەکانە هێنە ئەنجومەنی باڵا خوێندنەوەیان بۆ ئەکرێت دیراسە ئەکرێت دەرەنجامەکەی دەرەکرێت
دەرەنجامەکەی هەر بە ڕێزێک ئیعتیرازی لەسەری هەبێ قسەی خۆی ئەکاوە ئیعتیرازەکەشی قبول ئەکرێ، بەڵام پاش ئەوە کە جارێکی تر پێداچوونەوەی پیاکرێ بە کۆی دەنگ ئەو جارە پەسەند دەکرێت. ئەگەر زۆرینە لەسەر ئەو فتوایە بێ لەسەر ئەو ڕایە بێ پەسەند دەکرێتەوە فتواکە ڕوا و ئەوانشی کە ئیعتیراضیان هەیە ڕەخنەیەکیان هەیە بە ڕێزەوە ناوەکەیان ئەنووسرێت کە ئەو بە ڕێزانە ئەو ڕەخنەیان هەبوو لەسەر ئەو فتوایە، کەواتە دوای تەتەڵەکردن و لە بێژنگدان و دیراسەکردن و نووسینی توێژینەوە لەسەر بابەتەکان کۆدەنی ئەندامەکانیش گرنگە لای ئێمە و بە کۆدەنیەکە فتواکە ڕوە. زۆر باشە. زۆر دکتۆر، بێگومان ئێمە وەکو میلەتی کورد خاوەنی کۆمەڵێ زانای بەرجەستەی کاریگەرین هەم لە کۆندا لە جیهانی ئیسلامی هەم لە ئێستاشدا. تا چەند پێویستە ئێمە پشت بە فتوای زانایانی خۆمان ببەستین لە کاتێکا گە زانایەکی هاوچەرخی یەکێ لە میلەتانی تری موسڵمانمان هەبێ و زانایەکی کوردیش هەمان فتوای هەبێ، بەڵام پێچەوانەی فتوای زانا و نووسەرێکی تریان بوونە مفتیەکی تری عەرەب بێ. ئێمە چۆن تەعامل لەگەڵ ئەم فتوایە بکەین؟ طبعاً ئێمە وەکو گەلی کورد مێژوویەکی پرشنگدارمان هەیە لە بوونی کەڵە زانا و مفتیەکان لە عالەمی ئیسلامیە. جەنابتان ئەزان کە ئەمە بیر و بۆچوونی زانای گەورە و مامۆستای گەورەمان مامۆستا بن عەبدولکەریمی مودەڕیس بووە کە ئێمە خۆمان لێمان بیستووە ئەی فەرموو 700 ساڵە فتوای عێراق لەسەر شانی زانایانی کوردە. بەڵگەکانیشی تەواو ڕوون و ئاشکرا بوون هەر لە بنەماڵی حەیدەریەکانەوە کە نزیکەی 500 ساڵ لە باوکەوە بۆ کوڕمەداریسیان هەبوو. بنەماڵەی سەنەویەکان کە لە سنەی کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتوون لە بەغا مفتی بوون. بنەماڵەی زەهاویەکان مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس لە ساڵی 60ەوە تا 2005 کۆچی دوایی کرد. بە درێژایی ئەو چەندین سەدەیە زانایانی کورد مفتی بوون، فتوایان هەبووە و زۆرێک لە فتواکانیشیان ماوەتەوە. ئێستا هەر تەماشای جەواهیر الفتاوای مامۆستا بن عەبدولکەریمی مودەڕیس بکەین، چەندین فتوای کەڵە زاناکانی تایە کە زانای ئێمە فتواکانی چۆتە حەرەمی مەککە لەوێ پەسەند کراوە. جگەلەوەی کە زانامان هەبوو ڕۆشتووە لە حەرەمی مەککە مفتی شافعیەکان بووە، ئیمام و خەتیبی حەرەمەین بووە، شەیخی قوڕاء بووە، ئەمانە لە مێژووە باس کراوە کە گەلی کورد ئەم شتانەمان هەبووە. بەڵام کاتێک ئەم قسەی جەنابەت ئەم پرسیاری جەنابەت زۆر پرسیارێکی دەقیقە، بەڵێ ئێمە پێویستە بگەڕێینەوە بۆ ئەو خەرمانە پڕبەرەکەتەی زانایانی خۆمان و پشتیان پێبەستین بە فتواکانیان و پێداگری لەسەر بکەین، چونکە زانایانی کورد کاتێک کە فتوایان ناوە واقعەکەیان خوێندوتەوە، زەمانەکەیان خوێندوتەوە و لە ناو مجتەمع و کۆمەڵگایەکە ژیاون کە خۆیان ئەگەیان لە هەموو گۆڕانکاریەکان بووە. لەبەر ئەوە بۆ وڵاتی کوردەواری خۆمان گرنگە پشتی پێ ببەستین. بەڵام ئەگەر ئێمە تەعەسسوبیشمان نییە، دەمارگیریمان نییە، بەڵام ئەگەر زانایەکیشمان هەبێ زانایەکی عەرەب لە بابەتێکا بەڵگەکانی ئەو بەقووەتر بێ و موسڵمانان زیاتر سوودمەند ببن لە فتواکەی ئەو، لەگەڵ ڕێزمانە بۆ زانا کوردەکانی خۆمان ئەتوانین سوودیش لە توانای زاناکان براکانمان عەرەب بێ، فارس بێ، تورک بێ وەربگری. زۆر باشە دکتۆر. زۆر جار لە دەرکردنی فتوایەکدا مفتی دەکەوێتە بەر هێرش و پەلامار و ئیهانەی خەڵک. بە جۆرە لە جۆرەکان لەوە چێ خەڵکێک لە تۆڕە کۆمەڵایەتەکانە هەر نەزانێ فتواکە چییە و یام لە جۆرە ڕۆژێ لە ڕۆژان ئیشی بەم فتوایە نەکەوێت. بۆ نمونە لەوە چێت لە خێزانەکەی خۆی هەر سیارەی پێ ڕۆژە ڕۆژان باوەڕ ناکەم هەر ڕێ بە تەکسی بکەوێت. بەڵام ئەمام کێشەیەشە تەنان بەرامبەر بە لیژنەی فتوانیە. زۆرجار خەڵکێکە بەرامبەر بە ئیمامی شافعی و بەرامبەر بە ئیمامی ئەبوو حەنیفە و زانایانی توریام مفتیەکانی ڕابردوو هەر بەجۆی لە جۆرەکان هێرش و پەلامارەکانی دەست پێ کردو و نایبڕێتەوە. ئەو هەڵایش کە لە چەند هەفتەی ڕابردوودا بەتایبەت لە بەرەنجامی ئەو فتوای ئێوە وەکو لیژنەی ئەنجومەنی لیژنەی فتوای باڵای هەرێم دەرتان کرد بۆ سوار نەبوونی ئافرەت بە تەنیا لەگەڵ تەکسیدا، هێرشێکی زۆری ناڕەوا کرایە زانایانی موسڵمان وەسەر لیژنەی فتوا. وەڵامی ئێوە چییە و بۆچی خەڵکی ئەمە بەو جۆرەیە کە ئێوە لە دڵسۆزی خۆتانەوە بۆ کۆمەڵگەکەمان بۆ ئەخلاق و شیرازەی کۆمەڵگەکەمان فتوایە دەرەکەن، بەڵام لە بری دەستخۆشی و چەپکە گوڵ قسەی خراپ و نەشیاوە بیست. ئێمە لە چەند ڕوویەکەوە تەماشای ئەو بابەتەکەین. لە ڕوویەکە گەرخوا بەوە حسابمان بکا وەرەثەت الئەنبیا بین، پیامبەران لە پێناوی داعوە و بانکردنی خەڵک بۆ لای دینی خوا و بۆ لای یەکتاپەرستی و بۆ لای سلوک و ئەخلاق دووچاری شەهیدبوون و کوشتن و بڕین و قسەی ناشرین بوونەتەوە. لەم ڕۆ سوپاسی خواکەین ئەگەر لە پێناوی بانکردنی خەڵک بۆ ڕێگە ڕاستەکە بۆ ئەخلاق و سلوکی بەرز دووچاری لۆمێش بوو بینەوە بە شتێکی سروشتی وەریەگرین. بەڵام
ئەویان زۆر جێگەی داخە کە کەسانێک خۆیان بە ڕووناکبیر بزانن، کەسانێک خۆیان بە ڕۆشنبیر بزانن، ڕێز لە ئازادی بەرامبەر نەگرن. جارێ خۆی فتووا هەواڵدانە لە بابەتێکی شەرعی لە جیاتی خوای پەروەردگار بە شێوەیەکی نائیلزامی. فتووا هیچ کەسێک ئیلزام ناکا بڵێ هەر ئەبێ بە گوێم بکەی بە پێچەوانەی قەضاءەوە. تۆ ئەتوانی کە گوێت لەو فتووا ئەبێ یا بە گوێی فتواکە بکەی یا بە گوێی نەکەی. شتێکی زۆر سروشتیە. ئەو بە ڕێزانە ئەیانتوانی لە هەر شوێنەکە بوونایە لە هەر پارێزگایەک ئەو کەسانی کە معجەبن بەوان، ئەو کەسانی کە بە گوێیانەکەن، ئەو کەسانی کە حەز ناکەن پابند ببن بە فتوا، ئەیانتوانی بچن لە ڕێستۆرانتێکا کۆیان بکەنەوە، قاوەیەکیشیان خواردایەتەوە، بیشیان وتایە کاکە بە گوێی ئەنجومەنی باڵای فتوا مەکەن. شتێکی زۆر سروشتیە. بەڵام ڕێگەیان بە خۆیان نەدایە بیان وتایە فتواکە بسووتێنن یا کۆمنتێکی زۆر ناشرین بنووسن کە ئەسڵەن لە ئاستی ئەو بە ڕێزانەدا نییە. ئەوان خۆیان بە نوخبە ئەزانن، خۆیان بە کەسی ڕۆشنبیر ئەزانن. کەسی ڕۆشنبیر ئەبێ پێشەنگ بێ، ئەبێ قودوە بێ، ئەبێ خەڵک چاو لەو بکە. من هەر بە ڕێزێک کە سوکایەتی بە ئەنجومەنی فتوای باڵا بکە کە لە بەرچاویشما فتواکە بسووتێنێ، قسەیەکی پێ ناڵێم کە لە کەسایەتی خۆشم و لە کەسایەتی ئەوش بێتە خوارەوە. بەس لەوانەیە پێی بڵێم باشتر وابوو فتواکە نەسووتێنی و باشتر وابوو ڕێز لە ئازادی بەرامبەر بگری. چونکە ئێمە ئیسلام ئەوەی پێفێر کردوین کە مژدە بۆ کام بەندەیە الذين يستمعون القول فيتبعون أحسنه. جۆ بۆ قسە بگرە کامیت زۆر بەلاوە جوان بوو دوای بکەوە، ئەگەر بەلاشتەوە جوان نەبوو بێدەنگەبی. دکتۆر سەرنجام ئێوەش لە دەرکردنی هەر فتوایەکدا لەوە چێت دەیەها لە ناوەوە لە دیوێکی نەزانراوە دەیەها مەرگ مەئەسات و کێشە و گرفت و شتی نەخوازرا و قێزەون هاتوێتە بەردەستان و ئێوە وەکو باوکێکی دڵسۆز چارەسەردانێن. مەبەستمەیە تەنها لە وەکوڵێ لە بەتاڵی و لە بێئیشی خۆتان و فتوا دەرناکەن هەر بۆەوەی کە ناوی خۆتان بنووسێ و خەڵک بتان ناسێ. وەکو دڵسۆزی بۆ خەڵکو و دەیان شتی نەخوازراویشتان بیستویان هاتۆتە بەردەستان. بەدڵنیاییەوە جارە بە شێوەیەکی گشتی هەموو زانایان ئەرکێکی زۆر قرس لە سەرشانیانە. ئەبێ مسلمانانەوە باش بزان و خەڵکی تریش باش بزانێ. هەر مامۆستا و زانایەک لە مزگەوتێکە داوامەکەی 24 کاتژمێریە 5 فەرزە لە مزگەوت هەیە، دەرگای کراوەتەوە، تەلەفۆنی کراوەتەوە بۆ چارەسەرکردنی کێشە بۆ وەڵامدانەوەی پرسیار. لە لیژنە فتواکانە چەندین کێشەی کۆمەڵایەتی چارەسەر کراوە کە لەوانەیە بە دڵنیاییەوە لە دادگاکانی هەرێمی کوردستان و یاخود لە دادگاکانی عێراقیشا بەو شێوە ڕێکوپێکە چارەسەر نەکرابێت. چونکە هەر کێشەیەکی کۆمەڵایەتی هاتبێ ناوی هیچ کەسێک لە کەدار نەکراوە، باسی هیچ کەسێک نەکراوە، بە ئەمانەتەوە بابەتەکە ناوی شەخصەکان پارێزراوە، سڵحی بۆ کراوە، چارەسەری کێشەکەی بۆ کراوە کە دەیان کێشە هەبووە ئێستاش لامان ماوە ئەگەر چارەسەر نەکرای مرۆڤی تیا کوژرا. بەم شێوە ڕێکوپێکە وەکو باوشێکی دڵسۆز وەکو پزیشکێک چەنە میهرەبانە لە بەرامبەر نەخۆشەکەیە مفتیەکانی ئێمە لە کوردستانە بەو شێوە مامەڵیان لەگەڵ خەڵکییا کردووە. بەس تەنها و تەنها ڕەحمەتەکە کۆی پرۆسەکە ئیسلامەکەی ئێمەیە، پەروەردەکەی ئێمە لە دینەکە وا پەروەردەکراوین کە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ خەڵکە. زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارم دواییش داوای کۆتا و تۆ پەیام لە جەناب دەکەم بۆچی کە بە درێژایی مێژوو بە تایبەت دەوڵەتی ئەمەوی هەتاگاتە عوسمانیەکان لەگەڵ ئەوەش کە سەرنج و ڕەخنەمان لەسەریانەیە فتوا وەکو دامەزراوەیەکی دەوڵەتی سەیری کراوە بۆ جۆرێ لە جۆرەکان ڕێخستنی کۆمەڵگە بە جۆرێ لە جۆرەکان ئەوەی کە جەنابەت دەڵێی دەیان کێشان ئەگەر ئێمە چارەسەرمان نەکردایە پیاوی تیا کوژرا. هەر لە ماوەی ڕابردوودا دوای فتوای تەکسیەکە ئامارێک لەوەی لیژنەی هەولێر بڵاوکراوە کە 500 ئەوەندە حاڵەتی جیابوونەوە چارەسەر کراوە و دەیان کێشەی دیکە کە ئێوە دڵسۆزانە هەوڵتان داوە شیرازەی کۆمەڵگە نەفسێ. بۆچی دەوڵەتی ئێمە بەجۆی لە جۆرەکان فتوا و لیژنەی فتوا ناگرێتەوە خۆی بیکاتە دامەزراوەیەک وەکو تەواوی دامەزراوەکانی دیکە بۆ ڕێخستن و ئاراستەکردنێکی تەندروستانەی کۆمەڵگە. لە ڕاستیە ئێمە داوامان کردووە کە لە هەرێمی کوردستانە دارولئیفتائێدا بمەزرێنرێ و خۆشبەختانە دڵسۆزیەک بە ئیشەکەەوە دیارە لە هەموو لایەکەوە. ئومێ دەکەین حکوومەتی هەرێم بە تایبەتی لە کابینەی نوێدا ئەو داواکاریە پشگیری لێ بکە و ئێمە ژۆکو وڵاتانی تر دارولئیفتائێکمان هەبێ و گرنگە لە هەرێمی کوردستانە مفتیەکمان هەبێت چونکە بەڕاستی دەرکەوت کە ئەنجومەنی فتوای باڵا لە کاتی هێرشەکانی داعش بۆ سەر هەرێمی کوردستانە چەنێ ڕۆڵ و گرنگ و بایەخی هەبوو
چونکە خەڵکیی زۆر چ لە هێزەکانی پێشمەرگە چ لە خەڵکی تر پرسیاریانە کرد ئایا ڕەوایە ئێمە بەرەنگاری داعش ببینەوە شەڕ بکەین. ئەوە فتوای ئەنجومەنی باڵای فتوا بوو کە ڕێگەیدا بەڵێ پێشمەرگە حەقی خۆیەتی بەو بەڵگانە بەرگری لە خاک و خەڵک و دینی مسلمانان کە لە هەرێمی کوردستانە. بۆیە ئومێد دەکەین ئەو داوایی کە کردومانە دارولئیفتاء دروست بکرێەوە مفتی لە هەرێمی کوردستانە هەبێ ئینشاءڵڵا قبول بکرێتەوە ببینە خاوەنی دارولئیفتایی خۆمان. زۆر باشە دکتۆر لەمەڕ بابەتی فتوای کۆنونیە بۆ بابەتە نوکەیەکان بە کورتەکۆ تا پەیام و قسەی جەنابتان. من ئومێدەوارم کە ئەو بابەتانی کە دێنە پێشەوە هەروەکو واش بووە مفتیە بە ڕێزەکانمان لە هەرێمی کوردستانە بە خوێندنەوەی واقع وە سەردەمیانە بڕوانە بابەتەکان و ڕەچاوی حاڵ و گوزەرانی مسلمانان بکەن لە هەرێمی کوردستانە و ئومێد دەکەین بەو ڕۆحیەتە پێشکەوتن خوازەی کە ئێستش هەیانە هەر بەو ڕۆحیەتەوە تەعامل لەگەڵ ڕووداوەکانە بکەن و هیواداریشم جەنابیشتان سەرکەوتو بن و هەر لە خۆشی. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیرفان ڕەشید وتەبێژی ئەنجومەنی فتوای باڵای هەرێم. سپاس بۆ بەڕێزتان کە میوانی ئەم شۆی بەرنامەی دین و دنیا بوو. سپاس بۆ جەنابیشتان. سپاس. بەڵێ خۆشەویستانم بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەم مەڵقەی بەرنامەی دین و دنیا تا بە یەکگەشتنەوەی تر لە پەنای خوا دابن و بەخوای گەورە و مێهرەبانتان سپێرم خواتان لەگەڵ.